ئێمە وەک خۆبەخشان و دەرچوانی دانەمەزراوی تەندروستی بۆ جاری دووەم هەستین بە ئەنجامدانی ئەم گردبوونەوەیە بە شێوەیەکی مەدەنی و دوور لە هەرپشێوی و گەرە شێوێنێک هاتوین تا داوای مافی خۆمان بکەین بە شێوەیەکی مەدەنی. بۆیە لێرەوە دووبارە داوا لە خۆبەخشان و دەرچوانی دانەمەزراو دەکەین کە لەگەڵمانە بن و بەشداری بکەن بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆمان. هەروەک ئاگادارن کە ماوەی چەند ساڵێکە دامەزراندن ڕاگیراوە، ئەمە لە کاتێکدا کە زۆربەی نەخۆشخانە و مەڵبەندە تەندروستیەکان بەدەست کەمی کارمەندەوە دەناڵێنن، بۆ هۆیەوە نەتوانراوە بە شێوەیەکی باشتر بەدەم نەخۆشەکانەوە بن و خزمەتی خۆیان خزمەت بکەن، خزمەتی زیاتر بکەن. چەند ساڵێکە زۆربەی دەرچوانی دانەمەزراو لە پای دڵسۆزی و خەمخۆری خۆیان بۆ کەرتی تەندروستی و هاوڵاتیان هەستاون بە ئەنجامدانی کاری خۆبەخشی شانبەشانی کارمەندانی تەندروستی لە ئەرکدابوون و خزمەتی هاوڵاتیان دەکەن. من ماوەی 5 ساڵە تەخەڕوجم کردووە، شکاری نەخۆشیەکانم تەواو کردووە. ماوەی 4 ساڵەوە خۆبەخش لە کەرتی تەندروستی خزمەتی هاوڵاتیانە. لەو کاتەوە تا ئێستا خۆبەخشین و بەردەوام بووین لە کاتی ئەو کاتانەی کە حکومەت پێویستی بە ئێمە بۆ ئێمە بەردەوام هاوکار و پاڵپشتی حکومەت و هەم هاوڵاتیانی خۆشمان بووین. بۆی کەرتی تەندروستی شارەکەمان پێویستی لەو کاتی کە پێویستی بە بۆن لە کاتی کۆڕۆنا زۆر پێویستی بە خزمەتکردن هەبوو، ئێمە خزمەتمان کردو. ئەگەر 200 کارمەند لە نەخۆشخانەکانە نەمێنێ پێویستیان بە کارمەند نابێ، ئەبێ پرسیارە لە کەرتی تەندروستی بکرێ. ئەوان زۆر پێویستیان بە ئێمە، نەک ئێمە تەنانەت کۆمەڵێک خەڵکیان هێناوە وەک فێرخواز داوامەکەن، یعنی حسابی ئێمەشیان بۆ ناکرێ. ئیتر نازانمە بێ ئەوان حتمان باشتری لێ ئێزانن. بەڵێ حتمان ئەبێ بایکۆت کرێت، چونکە ئەوان وا هەستەکەن بەم شێوەیەکە ئێمە بەردەوامین گوێمان لێ ناگرن لە بەردەم بەڕێوەبەرایەتەکەیانە ئەوەسین داوای مافی خۆمانەکەین بەکەم ێزانن، ئەبێ شتێکی تریان لێ بکەین، ینی هەنگاوی دوایەوەمان هەبێ.